في مشاركة قال برئيس دكتور عمر نور الديني ماموستای زانینگی و شروعکار سیاسی کدل کرکوکت قال مدابیتن جنابی دکتور بخیر بی بو کردستان 24 امرو سرک وزیران مسعود بارزانی دوای تێپەڕبوونی 34 ساڵ لەسەر ئەم بڕیاری 688 ڕایگەیاند کە پێویستە کۆمەڵگەی نێودەوڵەتی بەردەوام بێتن لە پاراستنی کورد و کوردستان و مافەکانیان. پرسیارەکە ئەمەیە پێویستە چی بکرێتن لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی کۆمەڵگەی نێودەوڵەتی بەردەوام بێتن لە پارێزگاریکردن لە کورد و پاراستنی مافەکانیان؟ بەڵێ سڵاوڕێز بۆ ئێوە و بۆ بینەرانی هێژە بەخێر بێ. چی بکرێ بۆ ئەوەی کۆمەڵگای نێودەوڵەتی بەردەوام بن لە پاراستن و بایەخپێدانی هەرێمی کوردستان؟ ئەمە پرسیارێکی زۆر گرنگە. لە ڕاستیدا ئەگەر سەیری ناوەڕۆک و جەوهەری بڕیاری 688 بکەین، پرسی پاراستنی مافی مرۆڤ و سیاسیەکانی گەلی کوردستانی بەستۆتەوە بە پرسی ئاشتی و ئارامی و تەناهی نێودەوڵەتی. واتە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا مافی گەلی کوردستان کاریگەری هەیە لەسەر ئاشتی و ئاسایشی نێودەوڵەتی لە ناوچەکەدا. بۆش دەبینین لە ڕابردوودا ئەگەر لە ماوەی 34 ساڵی ڕابردوودا جارێکی تر لەو ڕوانگەیەوە سەیری دامەزراندنی قاوارەی سیاسی هەرێمی کوردستان بکەین، یەکێک لەو پرسانەی کە هەمیشە بایەخی پێداوە مەبەستم پێ قاوارەی سیاسی و دەستوری هەرێمی کوردستانە، بریتی بووە لەوەی هەرێمی کوردستان هەمیشە هۆکارێک بووە بۆ پاراستنی ئاسایش و ئارامی نێودەوڵەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە ناوخۆی عێراق و لە ناوچەکە. ئەمە زۆر گرنگە جارێکی تر هەرێمی کوردستان بەردەوام بێت لەسەر ئەم سیاسەتە. لەلایەکی تریشەوە دەبینین لە بڕیارەکەدا پرسی مافی سیاسی هەرێمی کوردستان و گەلی کوردستان جەختی لێکراوەتەوە کە دەبێت لە ڕێگای گفتوگۆ، لە ڕێگای دایەلۆگەوە، لە ڕێگای دیبلۆماسیەتەوە، لە ڕێگای دانوستاندنەوە هەوڵ بدرێت چارەسەر بکرێت. ئەمە بۆ ئێستاش بۆ دۆزی ڕەوای گەلی کوردستان لە پارچەکانی تریش هەروەها ئەگەر پرسی ئەو تۆ هەبن کە وەکو کێشە لە نێوانی هەولێر و لە نێوانی بەغدا بنەوە، جارێکی تر دەبێ هەوڵ بدەین لە ڕێگای دایالۆگ و دیبلۆماسیەت و دانوستاندنەوە ئەم پرسانە چارەسەرکەین و هەوڵ بدەین کە کێشەکان یەکلا ببنەوە. بەڵێ زۆر باشە کاک دکتۆر، ئێستا جەنابشت باش دەزانی خوێنەرێکی باشی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی سیاسیەکان، شڕۆڤەکارانی سیاسی لە سەراستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە سەراستی جیهان باسی مەترسیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکەن، باسی گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکەن. پرسیارەکە لێرە ئەوەیە کە سەرۆک وەزیرانیش لە پەیامەکەیدا ئاماژە پێ دەکاتون و جەخت لە پاراستنی کورد و کوردستان دەکاتەوە لە کۆمەڵگەی نێودەوڵەتی. هیچ مەترسیەک لە ئارادا هەیە کە لە کاتی گۆڕانکاریەکان ڕۆبەڕۆبوونەوەی مەترسیەکان بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هیچ مەترسیەک لەسەر قەوارەی کوردستان دروست دەبێتن یان کوردستان لە چ قۆناغێکدا دەبێت؟ بەڵێ لە ڕاستیدا ئەم جەختکردنەوەی جەنابی سەرۆکی حکوومەت بایەخی تایبەتی خۆی هەیە، چونکە ئەگەر بگەڕێینەوە بۆ بڕیارەکەش لە دوایین بڕگەی بڕیارەکەدا جەختی لەوە کردووە کە دۆسیەکە پرسەکە کۆتایی نەهاتووە، بەڵکو دۆسیەکە بە کراوەیی دەمێنێتەوە. بۆیە هەر کاتێک کە خەتەرێکی وجودی لەسەر قەوارەی سیاسی و دەستوری هەرێمی کوردستان هەبێ، خەتەرێک هەبێ لەسەر ئەوەی کە مافەکانی گەلی کوردستان لە فیدرالی، لە دیموکراسی، لە خۆبەڕێوەبردن خەتەری لەسەر بێ، جارێکی تر دەکرێ گەلی کوردستان و سەرکردایەتی سیاسی جارێکی تر پرسەکە بخاتەوە بەردەم ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی. لە ڕاستیدا ئێستا ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ساتەوەختی گۆڕانکاری گەورەدایە. ئەم وەرچەرخانە، ئەم گۆڕانکاریانە
لە یەک کاتدا هەم هەڵگری هەڕەشەن بەڵام لە نەفسی کاتیشە فرسەت خوڵقێنن واتە دەرفەت و فرسەتیش بۆ گەلی کوردستان دەهێنە پێشەوە بۆیە بڕیارەکە تەکید دەکەمەوە کە دۆسیەی گەلی کوردستانی هەروەها پاراستنی مافە سیاسیەکانی گەلی کوردستانی کۆتایی پێنەهێناوە و دۆسەکەی بەکراوەی هێشتۆتەوە و دەکرێت لە ساتەوەختی گونجاودا جارێکی تر هەڵبەتا بە لە بەرچاوگرتنی بارودۆخی ئێستا بەوەی کە ئێستا هەرێمی کوردستان پێگەیەکی نێودەوڵەتیشی هەیە دەکرێت ئەم پێگە نێودەوڵەتیە ئەم بوونە دەستوریە و ئەم بوونی قوارە سیاسیە بە شێوەیەک تەوزیف بکرێ وەگەڕ بخرێ کە هەڕەشەکان بکرێنە دەرفەتی زیاتر. باشە کاک دکتۆر چەند ڕۆژێک بەر لە ئێستا وەتەپێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ئاماژەی بەوە کرد کە لەم مانگەیە لە چەند ڕۆژی داهاتوویە ئەمریکا گەورەترین قونسڵخانەی خۆی لە سەراستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە هەولێر دەیکاتەوە. ئەنی ئەمە دەرخەی ئەوەیە کە هێشتا هەرێمی کوردستان جێگەی گرنگی پێدانی کۆمەڵگەی نێودەوڵەتیە وڵاتە زلهێزەکانە دەیانەوێت گرنگی زیاتر بە هەرێمی کوردستان بدەن لە ناوچەکەیە؟ بێشک لە یەکێک لە لێکەوتەکانی بڕیاری 688 لەگەڵ ئامادەبوون و ئامادەسازی ناوخۆیی بریتی بۆ ئەوەی کە لە سەرینی هەڵبژاردنێکی دیموکراسیانەوە بۆ یەکەم جار قوارەیەکی سیاسی و دەستوری لە هەرێمی کوردستان دادەمەزرێ. ئەم قوارە سیاسی و دەستوریە لەو کاتەوە تا ئێستا توانیوێتی پێگەیەکی نێودەوڵەتی هەروەها پەیوەندی دەرەکی پەیوەندی دیبلۆماسی ئەو تۆ بهێنێتە ئاراوە کە هەرچەند هەرێمی کوردستان خاوەن سەروەری نییە دەوڵەت نییە بەڵام بەلای باسکارانەوە بەلای شترۆڤەکارانی جیهانیشەوە بوونی ئەم پێگە نێودەوڵەتیە و ئەم ئاستە باڵایە لە بوونی پەیوەندی دیبلۆماسی و لە بوونی پەیوەندی دەرەکی هەرێمی کوردستانی بردۆتە ئاستێکەوە کە ئەوەی پێی دەگوترێ پارادەوڵەت یان دیبلۆماسەتی هەرێمی کوردستان بریتە لە دیبلۆماسەتی پارادەوڵەت یعنی هاوشێوەی دەوڵەتە. بۆیە ئەمە ئەوەی کە پەیوەندی دیبلۆماسیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا هەروەها لەگەڵ هەموو ئەو دەوڵەتانەی کە ئەندامی هەمیشەین لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی کە ئەو بڕیارەیان داوە کاتی خۆی دلیلی ئەوەیە کە هەرێمی کوردستان لە سیاسەتی نێودەوڵەتیدا کاراکتەرێکە ڕۆڵی هەیە و هێزی هەیە بەمانە سیاسیەکەی هێزی هەیە بەمانە سەربازیەکەی هێزی هەیە بەمانە ئابوووریەکەی هێزی هەیە لەوەی کە لەو تەحەدیات و لەو کێشانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە بە تایبەتی ڕوبەڕووی ئاشتی و ئاسایشی نێودەوڵەتی بوونەوە ڕۆڵێکی پۆزەتیفی ئەو تۆی جێڕاوە کە بەقەدەر دەوڵەتانی تری ناوچەکە ڕۆڵی هەبووە و توانیوێتی کاریگەری بنوێنێت. هەربژیت دکتۆر عومەر نورەدینی مامۆستای زانینگەی شۆڕەکانی سیاسی لە کەرکووک دڵێ کوردستانت گەلمە بووی. هەربژیت دکتۆر سپاس.